چند کەسمانێک کاڵێ لەسەر پردەکەی سڕادی خەدەگرم و حەقەکەی خۆ بلێسنم پێغەمبەر صلی الله علیه و بۆمان بازەکە بە شەرتی ئەهلی ئیمان بێ اینجا لە ئەخیری پردەکەی ڕاگرن خی گەورە ئەمری بە مەلایکە کرد نێڵن کەسدەم پردە پەڕێتەوە ئاخر شوێنی جەهەنەمەوە تا لەسەر جەهەنەم ئەبێ مافیە و خەڵکە بێتوە هەرچی لەو سەر پردەیە سەرڕوت سەرپەتی پێپەتی خەتەنە نەکراو خود چی پێ بیتەوە مافی خەڵک بۆ چیتەوە دەدوانم ئەرزی کابرا داگیر کردووە ماڵی کابرا خواردووە شەرف و ناموس و ئابڕوو بردووە خوێنی و ڕشتووە غیبەتی کردووە بوختانی کردووە بە چی دێتەوە تەنها بە چی بۆ خێر و چاکێکە پێت مای بوختانەکەی خۆم خوێنم بەرێ کابراش بەس خواخواتی خێرێکی دەستکەوە بووی پەڕێتەوە ئەخیری پردەکەیە ئەوەی لەوێیان نەجاتی بوو تاو تا دڵی ڕازیە بێ بای حەقەکەی خۆی زوڵمەکە چەندەیە ئەوگە لە بەرامبەرەکەی وەرەگرێت لەو شوێنەیە دایک لە کوڕی خۆی خۆش نابێت بەس ڕزگاری بێت ئەم منگە خەتەرە کۆتایی پردەکەیە دوای ئەو پەڕیتۆ کولی پێغەمبەرێک عەلەیهی السەڵاتو وەسەلام هەرێکە لەسەر حەوزەکەی خۆی وەساوە ئەڵێ هەلوموا ئیلەیە هەلوموا ئیلەیە هەرێکە قەومەکەی خۆی باڵکە شوێنی ئیسلاحەت و چاوەڕێکی ناو بخوێنێتەوە بۆ بەهەشت